يعني زیاتر لە دەنەوە ئەمێوژمان دروست کردیە، شەرابمان دروست کردیە، سرکەمان دروست کردیە، دۆشاوی ترێمان دروست کردیە، مڕبەی ترێمان دروست کردیە، چارەمین زاری فستیڤالی ترێ دەکەین سەبەتی ترێ لە عنکاوە. لێرە توانیمان ئەو لەو چارەمی فستیڤالە بە 37 نەوع ترێ بەشداری بکەین و هەروەها ئەو شتەی نوێ هەیە لەو فستیڤالەتە بە 7 نەوع نوێمان بەشدارمان کردیە. ئەو 7 نەوعش هەموو ئەجنەبیە و لە وڵاتی ئەمریکا لەومان هاتیە و هەمووش بێناوکە. یعنی زیاتر لە دەنەوە ئەمێوژمان دروست کردیە، شەرابمان دروست کردیە، سرکەمان دروست کردیە، دۆشاوی ترێمان دروست کردیە، مڕبەی ترێمان دروست کردیە و هەروەها زەیتی زەیتونی خۆمان هەیە، باخی خۆمان و هەروەها هەنجووی نوانچەیە. یعنی هەردوو لە ئەوەل جار حەزمان لێیە بەرهەمەکانمان ساغ بکەینەوە و هەروەهاش حەزمان لێیەش یعنی خەڵک بایەخ زیاتر بداتن، حکوومەتمان زیاتر بایەخ بداتن بەو نەوع پیشایانە هەتا ئەمەش بتوانین زیاتر تەطویری خۆمان بکەین.